لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لوانه 594 لوانه كاين تفسير القرآن بيروز بيم وخزمتان بس رزامن رب العالمين وهوادان اوي ازي السودي لي والبقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل أرأيتم إن أخذ الله سمعكم وأبصاركم وختم على قلوبكم من إله غير الله يأتيكم به انظر كيف نصرف الآيات ثم هم يصدفون. بل خوشي يستكان خوي گەورە سبحانه وتعالى بەس دەدە سەڵاتی خۆی دەکا. زۆر جاران ئێمەی بەندە خۆمان لەبیر دەکەین کەوا لەژێر دەسەڵاتی رب العالمینین. وا دەزانین ئەو ناز و نیعمەتانێک کە پێمان بەخشرا هەروە بەردەوام دەبی. خوای گەورە دەفەرمێ پێیان بڵێ قل ئەڕەئەیتم ئایا بیر بکەنەوە دەبی حاڵتان کوبی إن أخذ الله سمعكم وأبصاركم أجر رب العالمين سمع بيستنتان لورقريته وأبصاركم وبينينتان لوربقريته وختم على قلوبكم وختم مور لسرد لكان تام دابوي كوا هيستينغن من إله غير الله يأتيكم به چه غير الله سبحانه وتعالى يأتيكم به بتواني لو تام بجياريته انظر كيف نصرف له تماشاك بتشويك تكام بهمو نوعيك لبويان باز دكين تاوەکو تێبگەن ثم هم يصدفون بەڵام ئەوان بە چ شێوەیەک لێیلا دەدەن پشتی تێدەکەن. بەڵێ دەفەرمی قل أرأيتم إن أخذ الله سمعكم وأبصاركم پێیان بڵێ ساندە بیر بکاتەوە ئەو ناز و نیعمەتانی کە پێت بەخشرا هەتایە نییە. شەعراوی قسەیەکی جوان دەکات دەڵێ ئەو ناز و نیعمەتانی کە پێت بەخشرا لە دنیا لە دوو حاڵەت بەدەر نییە، حاڵەت سێم نییە. یانەوە تا ئەتوو دەمری ئەو ناز و نیعمەتانە بەجێ دێری یان ئەوە تا بە زندیاتی چاوت ئەو ناز و نیعمەتانە ئەتوو بەجێ دێڵی. مەحاڵە هەردووکتان پێکەوە بەردەوام بن. مەحاڵە هەردووکتان پێکەوە بەردەوام بن. ئیتر بیر بکەوە ئەگەر خوای گەورە ئەو گوێت لێوەرگرتەوە توانای بیستنت لێوەرگریتەوە. ئەگەر خوای گەورە توانای بینینت لێوەرگریتەوە یان خوای گەورە مۆر لەسەر دڵەکەت بدا بأن غطى عليها ما يزول به عقلكم وفهمكم مۆر لەسەر دڵەکەت بدا بیبەستیتەوە واتە بە هیچ شێوەیەک تێنەگەی واد لێبێ تێنەگەی و عقلت نەمینێ هۆشت نەمینێ. طبعا بەخۆی ئەو سێ زۆر گرنگن هەموو ناز و نیعمەتەکانی خوای گەورە گرنگە بەڵام بە تایبەتی بیستن لەبەرەوەی بەڕاستی بەهۆی بیستنە ئینسان تێدەگا. زیاتر ئاتەکانی خوای گەورەش سەمعیە بەهۆی بیستنە ئینسان ئەنواعی علوم و مەعارف تێدەگا بەهۆی بینینە ئاەتەکانی رب العالمین دەبینی چ نعمەتێکی گەورەیە. هەتا لە حەدیث پێ ناوی لە چاونا حەبیبەتەی دوو خۆشەویستەکەی ئینسان لێ بە فعلیش لە ناوە خۆشمان کەسێک خۆش بێ هەی چاوەکەم کەواتە بەڕاستی چاو خۆشەویستە گوێ و بیستن خۆشەویستە لەوەش مهمتر ئەو عەقل و هۆشەی کەوا خوای گەورە پێی بەخشی. دەی باشە ئینسان فکر بکاتە ئەو ناز و نیعمەتانە وإن تعدوا نعمة الله لا تحصوها نایەنێ ژمار. ئەگەر خوای گەورە ئەو ناز و نیعمەتان لێوەربگریتەوە من إله غير الله چ پەرستراوێکەیە کەوا لە غەیری ئەڵڵا دەیپەرستن توانا و دەسەڵات هەیە لۆتان بجێڕیتەوە. چێ توانای هەیە سەمع لۆ بجێڕتەوە؟ چێ توانای هەیە بینین لۆ بجێڕتەوە؟ چێ توانای هەیە عەقلت پێ ببەخشیتەوە؟ من إله غير الله يأتيكم به انظر كيف نصرف الآيات. وزاد تمشاكا خوای گەورە دەفەرمی انظر كيف نصرف الآيات تمشاكا كو آياتك تصريف وتنويع
بە هەموو شێوەیەک ئاتەکان لۆیان دەینینەوە بە هەموو شێوەیەک ئاتەکانیان لۆ دەینینەوە تاوەکو ئەوان پند و ئامۆژگاری وەربگرن تاوەکو ئینسان پند و ئامۆژگاری وەربگری لە پەیامی پێغەمبەران کە هاتینە لە بۆ بەختەوەری دنیا و قیامەت هاتینە ڕێی ڕاستت نیشان دەدا خوات پێدەناسێنی سوبحانەهو وتەعالا کە خەڵقی کردی پێت دەڵێ لۆچی هاتیە دنیا پێت دەڵێ وەزیفەت چییە پێت دەڵێ بەرەو چێن دەرێ دەڕۆی سبحان الله بە هەموو شێوەیەک خوای گەورە سوبحانەهو وتەعالا تەصریف دەکات تەصریفی ئايات واتە تەنویعی ئايات بە هەموو شێوەیەک خوای گەورە ئەنواعی ئايات دەینتەوە تاوەکو ئینسانە بیر بکاتەوە بەڵام ثم لدواي أوهم آياتان هم يصدفون لدواي آياتكان بينين آياتكان وأنواع آياتكان يعرضون عنها بشتي تذكر فلا يتأملون فيها هيد بيري لنا كانوا لبرسي عنادا وحسدا وكبرا بوفري عنادي بوفري حسودي بردن ببيغمبر صلى الله عليه وسلم كلو بيو بخشرا وآتان بأيمن بخشرا خل الرقاي بهم بشريت بخشرا ئەو پەڕی تەکەبڕ و خۆ بە گەورەزانین بەرامبەر بە ئاەتەکانی خوا ئەگەرنا هیچ مبەڕێک نییە ئەو هەموو ئاەتانەی خوای گەورە تەأسیرت لێ نەکا لە دوای دەفەرمی قل أرأيتم إن أتاكم عذاب الله بغتة أو جهرة هل يهلك إلا القوم الظالمون پێیان بڵێ أرأيتكم ئەگەر پێیان بڵێ حاڵتان کوو دەبی وەزعتان کوو دەبی إن أتاكم عذاب الله أجر عذاب رب العالمين به بغتة أو جهرة بغتة لناكاوة به يان بأشكرا به لناكاوة به هيز مقدماتك يان جهرة بمقدمات بيشتي به دتواني خوتي لنزاد دي كاتك وقوم صالح عليه الصلاة والسلام ثمود كاتك وبأمري خواي قوريان كرد أو معجزيك بخوان داوان كرد وكوا معجزات شيان بيشام داوا بخواي قور سبحانه وتعالى لو برده لبردێکی گەورە خوای گەورە حشترێکی زندیل و خەلق کردن ئیتر لەسەر زمانی صالح عليه الصلاة والسلام تحذيريان کردەوە ولا تمسوها بسوء بە هیچ شێوەیەکی بە خراپەکان نزیکی ئەو حشترە مەکەون هاتن کوشتیان کە کوشتیان خوای گەورە سبحانه وتعالى بە ئاشکرا عەزابی لۆ نادن فەرمووی تەمەتعوا في داركم 3 أيام سێ ڕۆژان ڕابوێن لە ماڵەکانتان لەبەرەوەی پاشی ئەو سێ ڕۆژ عەزاب دەسەت کەواتە عذابی خوای گەورە چ بە فوجایی بێ چ بە پێشەچیەوەش بێ هیچ نەجات و مەجالی تێدا نییە إن أتاكم عذاب الله بغتة أو جهرة هەندێک دەزانان دەفەن بغتة أو جهرة واتە بە شەو بێت کە عادەتەن عذابی شەو ئینسان کەروستیە فوجایی دێ ئاگار لێ نییە یان بە ڕۆژ بێ بە ئاشکرا دەشی بینن بەڵام هیچ شتان پێ ناکرێ هل يهلك إلا القوم الظالمون لەو حاڵەتەی هیچ کەسێک لە ناو دەسی و بە هیلاک دەستەنها کەسانێکی زاڵم و ستەمکار نەبی کەواتە ئەوەی کەوا عەزابی دێتە سەر کەسێکی زاڵمە ئەوەی کەوا عەزابی خوای دێتە سەر کەسی زاڵمە لێ کە خوای گەورە باس لە عەزاب دەکات لە بە قەومەکان پێشتر دەفەرمی وما هي من الظالمين ببعيد خۆ عەزابە لە زاڵمان دوور نییە بە کەسی زاڵم پند و ئامۆژگاری لە پێش و خۆی وەربگری لە خۆت تەمینی عەزابی خوای گەورە بێتە سەرت چیت پێ دەکرێت بەرامبەر بە عەزابی خوای گەورە چیت پێ دەکرێت چ بە فوجایی بێت چ بە ئاشکرا بێتە سەرت کە هاتیش زاڵم لە ناو دەچی هیچ مەزای تێدا نییە ئەوجا ظالمە وەکو گوتمان بە مانا فراوانەکەی کەوا شەریکی لە بۆ خوای گەورە بڕیادە یان ظالمە بۆی کەوا زوڵمی لە بەندەکانی خوا کردێ ئیتر کەسی زاڵم معەڕەزە کە عەزاب بێتە سەری لە دوایەوە خوای گەورە دەفەرمی کەوا وەزیفەی پێغەمبەرانمان لۆ بەیان دەکات کاتێکەوە کەسانێکی بێباوەڕ داوای شتی معجیز دەکەن واتە داوای بەڵگەیەک دەکەن لە بخۆیان مەبەستیان ئیمان نەهینانە ئیتر هەنجەت دەبینەوە بۆی کەوا فڵانە معجزە و فڵانە معجزەمەند مع العلم معجزات یەکجار زۆرە ئەو قورئانە گەورەترین معجزەیە و هەمووی بەڵگەیە لەسەرەوەی کەوا من عند الله بەڵام کەسانێک بیان و ئیمان نەین ئەنواعی هەنجەت دەین لێرەدا خوای گەورە دیسان وەزیفەی پێغەمبەران بەیان دەکات وما نرسل المرسلين إلا مبشرين ومنذرين پێغەمبەران لەبەر هیچ شتێک نانێرین و وەزیفەی پێغەمبەران تەنها ئەوەیە مبشرين ومنذرين مبشرن مجددرن
بۆی کەوا ڕێگای خواپەرستی و ڕێگای بەختەوەری دنیا و قیامەت لە بۆ خەڵکی ڕوون دەکەنەوە دەڵێن ئەوە حکمی خوایە کاتێکەوە لەسەر ئەو ڕێگا ڕاستی ڕۆیشتی و ڕازی بووی بە حکمی خوا سوبحانەهو وتعالا بەختەوەری دنیا و قیامەتی لە دنیاشدا بەختەوەری لە قیامەتیش پاداشتی ڕەزامەندی ڕەب العالەمین و بەهەشتی پانوبەرین لە بۆ هەیە و مونذریشن ترسێنەرن پێیان دەڵێن ئەو ڕێگا چەوتەی کە گرتیتتانە بەر بەدبەختی دنیا و قیامەت ڕووتان تێدەکا بەرەو جەهەنەمتان دەبا کەواتە کە دەفەرمی موژدە دەرەن واتە بە چ شێوەیەک ئەو موژدەیە وەردەگرن واتە ڕێگای وەرگرتنی ئەو موژدەیەشیان لۆ ڕوون دەکاتەوە بە ئەنجامدانی کردەوە چاکان وە کە دەفەرمی مونذیرن واتە ئینزاریان دەکات لە عەزابی خوای گەورە بە چ شێوەیەک عەزابیان سەری بەو کار و کردوانە کە ئەنجام بدەن عەزابیان دێتە سەر کەواتە پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام تەبلیغ و با بڵێن پەیامی خوای گەورە ڕادەگەین و موژدە بە خەڵکی دەن و دەیان ترسێنن فمن آمن وأصلح فلا خوف عليهم ولا هم يحزنون ئیتر لە نەتیجەی بەیان کردنی پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام طبعا خەڵکی دەبنە دوو بەش فإذا هم فريقان وەکو لە سورة العنكبوت باز لە عین قومی صالح دەکاتن کە دەفەرمین لە بۆ ولقد أرسلنا إلى ثمود أخاهم صالحا أن اعبدوا الله كاتك دەفەرمی لە ڕێگای صالح و عەلەیهی الصەلاة وەسەلام لە بۆ ثەمود پەیاممان نارد کەوا پەیامەکە خلاصەی ئەو عیبادەتی خوای گەورە بکەن بە معنای فراوانەکە لە نەتیجەدا ئیذا هم فەریقان یەختەصیمون دەبنە دوو پۆل ئەو دوو پۆلەش مختصیمن لەگەڵ یەکتری ئیمانداران لەگەڵ بێباوەڕ ئیمانداران لەگەڵ بێباوەڕان طبعا بە طەبیعەتی حال خیسام و مخاسەمە و دژایەتی لە نێوانیان پەیدا دەبی ئیتر لە نەتیجەی پەیام پێغەمبەران فەمەن ئامەنە و ئەصلەحە هەر کەسێک ئیمانی هینا و ئەصلەحە کردەوەی چاچی ئەنجامدا فلا خوف عليهم ولا هم يحزنون دیارە ئیمانی هینا بە هەموو ئەرکانەکانی ئیمان بەو شێوەی کەوا لە قورئان و لە سوننە بەیان کرایە و ئەصلەحە کردەوەی چاچی ئەنجامدا لە خۆڕەوشتی پاک و لەو کردەوە چاکانەی کە خوا بە سەلاحی دانایە بە ساڵحی دانە بە ئیخلاسەوە بە سەوابە کەواتە کردەوەی چاچی ئەنجامدا بە ئیخلاسەوە بە سەوابەوە واتە مەبەستی خوا بوو لە کردەوە چاکەکان و هەروەها متبعی شریعەتەکەی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم لەسەر ڕێ و شون و سونەتی ئەو ئەنجامیدا ئەوانە لەو حاڵەتێ فلا خوف عليهم بە هیچ شێوەیەک ترسیان لەسەر نییە لەو داهاتوەی کەوا چاوەڕوانیان دەکات لە مردن لە پاش مردن ولا هم يحزنون خەفەتیش ناخۆن لەو دنیای بەجێ دێڵن ئەسڵەن ئەوە بەعام خوای فلا خوف عليهم ولا هم يحزنون بەتایبەتی لە کاتی مردن لەوەی چاوەڕوانیان دەکات ترسیان نییە تەمینن و هەروها لەو دنیای بەجێ دێڵن خەفەت ناخۆن و بەگشتیش بەڕاستی ئینسانی ئیماندار لە قەدەر ئیمانەکەی لە قەدەر ئەوەی کەوا چەندە کردەوەی چاک دەکاتن بەتەکید لە دنیاش فلا خوف عليهم ولا هم يحزنون ئەگەر دوژمنانێکیشیان هەبی بەڕاستی خوای گەورە ئەمن و ئەمان ناو دڵ و دەرونیان دادەنێ هەرچەندە مصیبەتیشیان بەسەر بێت لەبەرەوەی دەزانن قەدەری خوا پێ ڕازینە و خەفەت ناخۆن ئیتر فمن آمن وأصلح فلا خوف عنهم ولا هم يحزنون بەڵام لە مقابلدا والذين كذبوا بآياتنا ئەوانەی ئاتەکانی ئەڵڵا بە درۆ دەزانن ئاياتی خوا لەسەر زمانی پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام ئیتر ئاتەکانی قورئانی پیرۆز دەگریتەوە ئەو معجزاتانەی کەوا لەسەر دەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتیە دەگریتەوە هەموو ئاتەکانی بوونەوەر کەوا لە کچکەترین شت هەتا گەورەترین شت هەمووی ئایەتن بەڵگەن لەسەر تەوحیدی خوای گەورە کەسێکەوە ئەو ئاتانە هەمووی بە درۆ بزانی والذين كذبوا بآياتنا يمسهم العذاب عذاب مباشرة دێتە سەریان يمسهم پێیان دەگا عذاب کەوا پێیان دەگاتن لەبەرەوەی مەس واتە گەیشتنە عذابی خوا دێتە سەریان بە سەبەبی چی بما كانوا يفسقون با ئەکە سەبەبیە کەواتە ئەو کەسان کە ئاتەکانی ئەڵڵا بە درۆ دەزان بە هەموو شێوازەکانی ئايات عذابی خوا دەیانگاتێ بە سەبەبی فسوق و دەرچوونیان لە فەرمانەکانی خوا سبحانه وتعالى بە سەبەبی فسوق و دەرچوونیان لە ئاتەکانی خوا سبحانه وتعالى لە سنوورەکانی خوا دیارە فسوقیش لە قورئانی پیرۆز وەکو مصطلحێکی شەرعی طبعا فسوق بمعنای دەرچوون دێ
ئیتر فسوق دوو جۆری هەیە فیسقی ئەزغەر و فیسقی ئەکبەر هەیە فیسقی ئەزغەر واتە گوناه و تاوان ئەو فیسقی ئەزغەرە ئینسان پێی لە دایرەی ئیمان دەرناچیتن معرضە لە عەزابی خوای گەورە و احتیمال خوای گەورە لێی خۆشبی لەبەرەوەی لە دایرەی تەوحید دەرنەچووە بەڵام فیسقی ئەکبەر بە معنای کوفر دێ هەروەکو لێرە ئێستا لە مقابل ئیمان هینایەتەوە کەواتە بە معنای فیسقی ئەکبەر دێ بە معنای کوفر دێ بە تەکید کەسی کافر ئیلا سزا دەیگاتێ لە دنیاش نەبی لە قیامەت هەر دەیگاتێ هیچ شەکومان تێدانێ لە جێگاتی کەش عینی خوای گەورە فیسقی بەرامبەر بە ئیمان بە دانایە لە بۆ نمونە خوای گەورە لە سوورەتی الدخان خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی ئەفەمەن کانە مؤمنا کەمەن کانە فاسقا لا يستوون کەواتە ئەفەمەن کانە مؤمنا کەمەن کانە فاسق عینی بەرامبەر یەکی دانایە کەواتە ئیماندار و فاسق واتە ئیماندار و کافر کەواتە لێرەدا بە معنای فیسقی ئەکبەر دێ ئەوانی کەوا ئاتکانی خوا بە درۆ دەزانن ئەوە طبعا کافرن و بەسەبەبی ئەو کوفر و فیسقەشیان بەتەکید عەزابی خوا دەیانگاتێ ئیتر پێیان پێغەمبەران بریتێ لە موژدەدان و هەروەها ئینزارکردن خەڵکیش لە مقابل دەیان ئیماندارە ئەوە لا خەوف عنهم ولا هم يحزنون یان مقابل فاسق و دەرچووە لە سنوورەکانی خوا یەمەسهم العذاب خوا پەنامان بدە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون